بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێت لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لە 16مین پێشەنگای کتێب لەگەڵتانی. ئەمجارە میوانێکمان لەگەڵدایە گەرمیانی هەموو لایەکمان باش دەزانین گەرمیانی چواتایەکی هەیە هێڵی پێشی پێشەوەی خەباتی خەڵکی کوردستان. میوانەکەمان زۆر بەڕێز سەردار میراخور نووسەر و ڕۆژنامە نووس. کاک سەردار زۆر سوپاس گەلێک مەمنون بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. با هەر لەو پێشەکەی خۆمەوە دەست پێ بکەین. گەرمیان تاکە شوێن کە ڕاستە و خۆ بۆتە سوتەمەنی یاخود پێی سوتاوە بە سیاسەتی تەعریب و فاشیزم و شۆڤێنیزم کەوا دەڵێم هیچ مبالغەیتیان نیە. لەسەر ئەمە دەڵێ چی؟ بەخدا من حەزەکەم شتێ پێش ئەوە باز بکەم. گەرمیان لە هەموو شتێ ئێستا گەسەی تاریخ بکەیت لە شۆڕشەکانی پێشوو لە ئیبراهیم خان لە هەموو شتێ لە کاتی وەک چۆن ئەڵێ کە بارزانی نەمر کە گەڕاوە ئێستاش لەبیرمە باوک و جەماعەت ڕۆشتن بۆ بەرەوپیری یعنی لە هەموو شتێک لە هەموو کارێک هەر خۆیان یەکەم بوون بەس کارەساتەکە لەوەیە ئێستا هیچ خەدەماتێ بۆ ئەو منتقە نییە. یعنی من لەگەڵتم گەرمیانی لەسەروی هەموو شتێکە بۆ هەموو شتێک هەر لە پێش بوونە چی نووسەر و ئەدوب و کاتب و پیا و گەورەی تیا یعنی زۆر معروفن بەس بەڵام ئەوەی جێگەی داخە تاکو ئێستا هیچی بۆ ئەو شارە نەکراوە. یعنی یەکێ لە کۆنترین ئەتوانم بڵێن شارۆچکەکانی عێراقا حتا ئیسا ئەڕۆی سەرەکەی هیچ خەدەماتێکی تێدا. بەڵام کاک سەردار مامەیەگەنی تەقریبن وابوو بڵێن بە چەند مانگێ لەمەوبەر یاخود با ساڵێ لەمەوبەر مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی پرۆژەی گرنگی ڕاگەیان بۆ کوفری. بالضبط ئاگادارم بەڕاستی ئەوە جێگەی دڵخۆشی خەڵکی شارەکەش بووە. باش بەس بەڵام من بەڕای من ئەوە باش بوو زۆر بەس بەڵام هەم جارە زۆری ئەوێت هەر بە تەنها کفریان تەواوی گەرمیان بە تەواوی گەرمیان هەیە ئیسە سەرەکەی کەلار جاران شارۆچکە گوندێبی لە کفری بیە ناحەیە بیە قەزا. ئێستا ئەتوانم بێژم ئەو شارەی کەلارە زەویەکەی شوێنەکانی لە هەموو شوێنەکانی کوردستان گران کرا. باش کاک سەردار جەنابەت خەڵکی کفری یعنی چیتر تۆ پێشنیازەکەی بکرێ بۆ کفری؟ واللهی حەز ئەەکەم خەدەمات مستەوسف مستەشفا یعنی وەک چۆنێژیە دار ئیستراحەیە گەورەیان بۆ بکرێ مەلعەبێ جوانیان بۆ بکرێ خۆم لە کات خۆی ئەندامی دەستەی بەڵام لەسەر یاریگا و لەسەر نەخۆشخانەوە ئەوانە بڕیاری لێدراوە کەوتە بواری جێبەجێکردنەوە. بابینە سەر بابەتێکی تر کاک سەردار بەخۆ دەزانی ینی نێارمان زۆرە بە دیاریکراویش عێراق هەتا ئێستا ئەگەر بۆی بکرێەوە تا بڕیارەکانی دادگای فێدرالی دەیەوێت هەرێمەکەش هەڵوەشێنێتەوە. چی بکرێ؟ ئێمە بە بەردەوامی نووسەرانمان شاعیرانمان گەورە پیاوان هەمووی قسە لەسەر یەکبوون یەکڕیزی یەکدەنگی دەکەن تا ئێستش ئەو یەکڕیزی یەکدەنگیە نییە. هۆکاری ئەمە چییە؟ ئەی چی بکەین باشە؟ واللهی من بە قەناعەت من ئێستا لە وڵاتی عەرەب یەک شعار هەیە یعنی خەت سوور هەیە خەت الأحمر نایە لەو خەتە تێپەڕ بی یعنی نابێت دژایەتی فڵان بکەیت. ئێمە کورد مع الأسف وهابیە تقریبا نتوانم بڵێن بینە بە چەند بەشێک بەس مجرد ئەم ڕازی بکەین ئەو ڕازی بکەین مەفروض ئێمە خەتێکی سوورمان هەبێت لەو خەتە پێشێ خەتی نیشتمانی نابێت لەو خەتی نیشتمانیە ئینسان سنوور تێپەڕ بکە بە تایبەتی ڕۆژنامە نووسش حەزەکەم بزانی یعنی ئەو قەڵەمە پیرۆزایی گرێتە دەسی مەفروض لە خزمەتی ملەتەکەی بێ نەک لە خزمەتی گیرفانی بێ یا ئەجندایەکی دەرەکی بێ یا هەر شوێنێکی تر بێ. داواکارم لە هەموو ڕۆژنامە نووسێک یعنی بە ئیمان بە ئوژدان لەسەر ئەم وەزعە بڕوات. ئێمە ئیسە خۆ گشتمانە زانین وەزعەکە چۆنە تەواو لەگەڵتم وەهایان کردووە دەستیان کردیەوە قڕوت کوردستان فی سەبیل ڕازی بێ بە هەموو شتێک. بەس من بە قەناعەت من یعنی لە دوا ڕۆژش هەر خۆمان سەرەکەوی. زۆر باش کاک سەردار تۆ باسی ئەو هێڵی سوورە نیشتیمانیت کرد پێ دوانیە ئێستا تەواوی حیزبە کوردستانیەکان بە جیاوازی بیر و باوەڕیشەوە بە جیاوازی فکریشەوە پێ دوانیە هەمویان دەبێت لەسەر ئەو هێڵە سوورە کۆک بن کە نابێت تەجاوزی بکەن چونکە بەزاندنی ئەو هێڵە سوورە هەمووی تێدا دەچێت وەکو پاپۆڕێک وایە ئەگەر کون ببێ هەموو ناو پاپۆڕەکە نقم دەبێت پێدوانیت دەبێ کۆبوونەوەیەک هەبێ ڕێخستنێک هەبێ
یاخود ئەنجومەنێک هەبێت کە ئەنجومەنێکی نیشتیمانی بێ کەس نەتوانێت تەجاوزی کە من بەڕای من ئێستا لە بەغا بەعس حالەت هەیە خەت هەیە کەس ناتوانێت لەوە تێپەڕ بکە لەوانەیە یەک قسە بکەیت ڕەسەن محاکم و ئەوانە هەیە محاسبەتەکە من بەڕای من پەرلەمانی کوردستان ئینشاءالله گەر انتخابات کراو ئەبێ قانونیە دەرکات ناوێت ئەبێ گەرێ مەسلحەت نیشتمانی لە هەموو شتێ زیاتر بێ من ناڵێم اتهام بکرێ بە خیانەت ئەوەی لە خەت تێپەڕی کرد دژایەتی ملەتەکەی خۆی کرد هەر شتێکی کرد مەفروض سنووری قانونی بۆ دابنرێت بە قانون ئەتوانین ئەو شتە بکە ئەمما بە حەز من و تو من حەز هەمومان ئەزانی هەمومان دانشین قسەی باشەکەین بەس مەفروض ئەبێ گەرێ سنوورێ دانین وەکو سندیکا وەکو پەرلەمانی کوردستان قەرارێ دەربکە وەکو ئەنجومەنی جەنابەت باست کرد ئەنجومەنێ دابنین لەو ئەنجومەنە ئەوەی کرد ڕەسەن بدرێتە دادگا هەرچەندێ تەواو سەحافەهینی هەیە پیرۆزبایی خۆی هەیە ناوێت و هیم بکەیت بەس بەڵام ئەگەر لە خەت خۆت تێپەڕت کرد لە خەتی سوور مەفروض ئەوەی گەرە بدرێتە دادگا چکەوە دژ نیشتمادەکە وێسیای زۆر باش کاک سەردار بۆ خۆت باش دەزانی ئەنی دۆخی ئێستا عێراق دۆخێکی ناسەکەم گیرە ناوچەکە دەکوڵێ گڕی گرتووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت 16هەمین پێشەنگای کتێب دەکرێتەوە ئەمە چه واتایەکی هەیە چه پەیامێکی هەیە وەڵام من سوپاس دوو کەسەکەم فەخری کەریم زەنگەنە و پێش ئەوەش کاک مەسکوت چونکە ئەوە شانزەمینە بە بەردەوامی من حازرم لەم پێشەنگای بەڕاستی وەکو یەکێکی لە مەعالمە یعنی چاوەڕێکەین کەی مانگ 34 بێت بڵێنەوە پێشەنگاکە ئەکرێتەوە خۆشبەختانە ئیمساڵ سەرۆک بارزانی هەموو ئەم پێشەنگایانە هەموو جارێ ئەو خۆی ئیفتتاحیەکات جارێکیان نەخۆش بخۆم لەگەڵی قسەم کرد ئێسش لە بیرمە نەخۆش بوو هات افتتاحەکەی کرد پێ 4 ساڵ بەلەیسا یعنی بەڕاستی ئەو دەعمە یعنی ئەتوانم بڵێ موجودی جەنابی پاڵپشتێکە بۆ ئەوەی یعنی ملیۆن و نیوە کتاب لەکوێ شتوها بوو لە بەغا نابیسین ئەم شتانە یان بەڕاستی یعنی میسم لەگەڵ ئێوە ئیمڕۆ هاتم بەڕاستی عائیلەمش هەموویان گشتی بە تەمام بێن شتێکی زۆر خۆشە ئەمە حەسەکەم بزانی بۆ سمعەی کوردستانش بەرزە یعنی تەسەور کە ئەبیسم لە دەرەوەی وڵاتۆ تێندە ناو معرەزەکە میسە چەندێک جەماعەتێکم بەچاو خۆم بینی جنسیات غەیر عێراقیشن ئەوە جێگەی شانازی ئێمەیە داواکارم وەلەو لەعام کۆرۆنا 1-2 ساڵی وها بزانم تاخیر بوو ئەم بەردەوامیەی هەبێت و زیاترش بێت بەڕاستی وەکو نەریتێکی زۆر خۆشە هەموو ساڵێ چۆن چاوەڕێکەن هەڵێن ئیمڕۆ مناسبەی فڵانمان هەیە بەڕاستی ئەمەش مناسبەیەکی زۆر خۆشە زۆر باشە زۆر بەڕێز سەردار میراخور نووسەر و ڕۆژنامەنووس گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان ئێوە و بە کوردستان 24 سەر و سەرچاو بەڵێ بینەرانی بەڕێزم دیدارەشمان لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 گەڕدا کۆتایی هات تا دیدارێکی تر بەختەوەر